بناوي خواي بخشنده ومهربان وەزوەسەت هەیە قەلەقیت دڵت ناڕەحەتە و فکرت مەشغوڵە و شتت زۆر لەبیر دەچێتەوە دەزانم زۆر کەس ئەو نەخۆشیەی هەیە وەرە لەگەڵم بە ئیزنی خوای پەروەردگار چارەسەرم بۆ هێناوی یەکەم شت بزانە کە وەزوەسە لە شەیتانەوەیە و شەیتانیش دژمنی ئینسانە ئایا دەگونجێ فریوی شەیتان و دژمنەکەت بخۆی واز لە شەیتان بێنە و ناوی خوای لێ بێنە خاڵی دووەم هەمیشە خۆت سەرقاڵکە بەکارێکی سودبەخشەوە چونکە ئەگەر تۆ سەرقاڵ نەبی بەکاری سودبەخش شەیتان ئەتۆ سەرقاڵ دەکا بە وەزوەسە و بە خراپەوە هەوڵدە لە ژیانتدا فەراغ نەبێت ئەگەر هەر نەبوو ڕۆژانە چەند کات ژمێرێک بە پێ بڕۆ و هەنگاو هەڵێنە خاڵی سێمیان هەمیشە دڵت وە زمانت سەرقاڵکە بە زیکر و یادی خوای پەروەردگارەوە مەهێڵە شەیتان دەرگای دڵت بکاتەوە هەمیشە زیکر و یادی خوای گەورە بکە بۆ ئەوەی شەیتان لە دڵت بچێتە دەرەوە لە کۆتاییدا ئەرێکا کە تۆزێک ئیرادەی خۆت بە قووەت کە پشتت بە خوای پەروەردگار قایم کە چونکە خوا فەرموویەتی ئینەکەی دە شەیتانی کانە ضەعیفە کاکە ئەگەر ئەتۆ بەهێزبی پیلان و فێڵەکانی شەیتانی بێهێزن بەو مەرجەی ئیرادە و عەزیمەتت بەهێز بێ دڵنیا بە وەزوەسە دەڕوا و بار دەکا و نامێنێ لەلات دڵت ئاسوودە دەبێت پشتت قایم دەبێت بە خوای پەروەردگار